والله ابو داقد كاكا چونکە هەر یەکێک لێوە دوعای قبول بێ ئەوە هیچ مناڵەکە بە هەشتی ئینشاڵڵی سەلام دانێ و ئێستا دەست بە نوێژەکەی دەکەن قاتیا دیە عەزەکەی هەر دووشان پێ بۆ دەکەن ئەوە مەسەلەن چکە لەبەروی دوو تەرمە ئەگەر حەزیش دەکەن بە جیاواز نوێژی لەسەر دەکەن جاری یەکەم بە نیەتی ئافرەتەکەی نوێژی لەسەر دەکەن دڵتانەوە دوعای لەبۆ بکەن چونکە ئەگەر یەکێک لێوە دوعای قبول بێ بەسە وڵات دڵمان بەڕاستی هەتا حدێک ئارام بۆتەوە ئەم تەرمەمان بۆ گەڕاوەتەوە ئێستاش دەبێنە گوندەکەی خۆمان دەینێژین و بۆ دڵی داک و بام زۆر فەرامۆشی بۆ بەڕاستی هیوادارم ئەو سێانەی کەشمان بۆ بگەڕێتەوە بە زووترین کات و حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەتەر سۆرەکایەتەکە ئەمانەی کەشمان بۆ بگەڕێنەوە ناو باوەشی نیشتیمان بەڕاستی وڵات سەبووری ئەمە کارەساتە سەبووری نایە بەڵام سەبووری ئەوەمان هاتوویان یەکەم جەنازەی هاتۆتەوە دڵمان زۆر خۆش بەڕاستی کە کەمێک بەشێک لە ئازارەکانی کەم کردوەوە ئێستا دەبێنە دێ خنجیلانەکەی خۆمان کە گوندی شیوەجاریان لێ بە خاچی دەسپێری وڵات داوامانەوەی لە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کاتە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بێنە سەرخەت ئەمانەی کەشمان بۆ بگەڕێنەوە و بۆ باوەشی نیشتیمان و چاومان لە ڕحمی خوا و لە دەستیوانە بەڕاستی زۆر سپاسدانەکەین وڵا هاوڵاتیان هەموو شتێکی چاولێکەری و ئەمە خەڵکە ئەم کوردە سەری لێ شێوا و نەکبەتی گرتیەوە دەنا بستێ خاچی ئەم هەرێمی کوردستانە هەموو وڵاتانی ئەوروپا دێنێ بەڕاستی هەموو وڵاتانی ئەوروپا دێنێ بەڵام ئەو خەڵکە بۆتە چاولێکەری و خەلاس و بڕایەوە دەڕوە وڵا پامی ئەمەوەیە داوا لە هەموو هەرێمی کوردستانەکەم لە هەر چوار پارچەکە هەرێمی کوردستانەکەم کەس سەفەر نەکا کەس نەڕوە ئەمە ڕێگای مەرگە ئەمە مەسیرەکەی ئێمە دیتمان کە جەرجی ئەمە سووتا جەرجی کەسی تریژ نەسووتێ بەڕاستی بە قسەی قاچاقچی و سەختەچیەکان نەکەونە مەلەو باڵان و بکەونە هەر فڕتاندنێ و بەڕاستی پێ برێم ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە هەمووی ئەمە مەسیرەکەیتی و لە دەریای ئیزە دەخنچێ و بە قسەی قاچاقچی درۆزن و سەختەچی نەکەن بەڕاستی رحمتي خواتنا دي المغرب دكين او زادين درين جماعه دكين بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين